بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستانی بەڕێز نەشتەرگەری ئەم جارشمان زۆر تایبەت بوو و زۆر جیاواز بوو لەبەر ئەوەی ئەنجامدانی دوو نەشتەرگەری لە یەک کات بە وەرگرتنی بەنجی نیوەیی بۆ نەخۆشێکی بە ساڵاچوو و بە نازۆر بوو بە بێکردنی برین. ئەم دوو نەشتەرگەریشتی بوو بەردێکی گەورەی 4 قەبارە 4 بۆ 5 سانتیمەتر و دەرهێنانی پرۆستات بە نازۆر قەبارە 40 بۆ 50 گرام. طبعا ئەمەوێ چەند نیشانەیەکی بەردی میزڵدان باز بکەم. بەردی میزڵدان ئەکرێت چارەخوازەکە ئازاری هەبێ لە بنیسک، ئەکرێ خوێن ببینێ لە کاتی میزکردن، ئەکرێ میزی بۆ نەکرێ یاخود میزی زوو بکات و بۆی ڕاگیر نەکرێت. هۆکارەکانی بەردی میزڵدان جاری وای هەوکردنی درێژخایەن ئەگەر بێت و میزڵدانەکەی نەخۆش بێ بەهۆی بوونی نەخۆشی شەکرا یاخود کێشەیەک لە فەقەڕاتیدا هەبێت و سەرەکیترین هۆکار لە نەخۆشی بە ساڵاچوودا بوونی یاخود گەورەبوونی پرۆستاتە و میزەکە ئەمێنێتەوە لە ناو میزڵدان و ئەبێت بە هەوکردن و ڕەمڵ و دووە لە کۆتاییشدا ئەبێ بەبەر. ئەم چارەخوازە سوپاس بۆ خوای گەورە بە پێدانی بەنجێکی خۆجەیی بەنجێکی نیوەی توانیمانە هەردوو نەشتەرگەری دەرهێنانی بەردی میزڵدان بە نازۆر، شکاندن و دەرهێنانی و دەرهێنانی پرۆستات بە نازۆر لە کاتێکی گونجاو تقریبەن لە کەمتر لە 2 کاتژمێر ئەم دوو نەشتەرگەریەمان بۆ ئەنجامدا و باری تەندروستیشی ئەلحەمدوللا جێگیرە و بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەمولایەک زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.